بەیانیتان باش و ڕۆژێکی باش بۆ ئێوە لە هەر شوێنێک بینەر و بیستەری بەیانی 24 ڕۆژێکی باش بۆ ئێوە. ئەم ڕۆژ بابەتی هەنووکەیی و ڕۆژمان بۆ ئامادە کردوون و ئەو بابەتانەی کە هەم وەرزی هەم کاتی ئێستەیە. پرۆگرامەکەمان لە دەستپێکی ڕۆژەکەەوە بۆ ئێوە بە بابەتی گرنگ ئامادەکەین. ئەزانین کە ژیان چەندین جار چانسمان پێات، هەر وەک چۆن ئێستا ئێمە هەڵەستین ڕۆژێکی نوێ چانسێکی نوێ، بە هەمان شێوەش هەموو کار و چالاکیەکانی دیکەش بەو جۆرەیە. ئێستا وەرزی دووەمی تاقیکردنەوەکانە، ئەوەش چانسێکی دیکەیە بۆ قوتابیان کە تا بتوانن کۆتایی تاقیکردنەوەکانی پۆلی دواستەیە کە تا بتوانن نمرەیەکی باش بەدەست بێنن بۆی ئەو شوێنێکی ئایانەوێ ئەو بەشە ئەو ئارەزووی هەیەە لەو کۆلێژ و زانکۆیانەیە بەدی بێنن. بۆیە پێویستەکە خێزانەکان زۆر هاوکار بن، یارمەتی خوێنکارەکانیان بن لە ئەرکەکانیان لە جێبەجێکردنی تاقیکردنەوەکانیانە. بۆیە ئەمە بەشێکی گرنگی تەوەری پرۆگرامەکەی ئەمڕۆمانە بێ و لەگەڵ چەند بابەتێکی دیکە هەڵبەت هونەری و هەمەڕەنگ و کللتوری و جالناوخۆ بەیە جیهانی بێت. با دەستپێکی پرۆگرامەکەمان بە دەنگ و میوزیک و گۆرانی بێت، ئەویش کە بۆ یادی 50 ساڵی کۆچی دوای حەسەن زیرەک نیو سەدەی ئەو هونەرمەندە کۆچی دوایی کردو، بەڵام ئێستاش دەنگ و سەدای ئەو لەناو هونەرمەندان و عاشقانی و گۆرانی بێژەدا هەر ئەزرینگێتەوە، چریکی ئەو لە یاد ناچێ. هونەرمەندی ناسراوی کورد کە لە سلێمانی چالاکی جۆرا و جۆریان بۆ ڕێخست، ویکێک لەو چالاکیانە ئەنجامدانی کۆنسرتێک بوو کە چەند هونەرمەندێک گۆرانیەکانی حەسەن زیرەکیانەوتەوە. هونەرمەندانی بەشدار شانازیەکەن کە بەوتنەوەی گۆرانیەکانی و هونەرمەندە بەشداریان کردو، چونکە هونەرمەندێکی ئەوەندە ناسراوە بۆ ئەوان شانازیەکە گۆرانیەکانیشی بڵێنەوە. بابم بەیانێک گوێ لە دەنگ و سەدای حەسەن زیرەک بگرین. هەر کاتێک گوێبیستی گۆرانیەکانی دەبین، هەست بە ڕەسەنایەتی و هونەرێکی جیاواز دەکەین. حەسەن زیرەک ئەو هونەرمەندەی کە بەرهەمەکانی هەمیشە بە زیندویی دەمێننەوە. ساڵانێکە کاری هونەری دەکات، لە چەندین بۆنەی جیاوازدا گۆرانیەکانی حەسەن زیرەکی وتۆتەوە. لوقمان سەلیمی هونەرمەند پێی وایە هەر کاتێک گۆرانیەکی حەسەن زیرەک دەڵێتەوە هەست بەوە دەکات کە تازە دەستی بەکاری هونەری کردووە. من بۆ خۆم ساڵانێکی زۆرە لە بواری هونەری گۆرانیە کارەکەم وە خاوەنی دایان بەرهەمی خۆمم، بەس هەموو کاتێکە یەکێ لە بەرهەمەکانی هونەرمەندی گەورە مامۆستا حەسەن زیرەک ئەڵێمەوە ئەڵێ تازە دەستم کردو بە کاری هونەری، لەبەر ئەوەی کە بەرهەمەکانی ئەمەنە بە پێز و ئەمەنە جوان و ئەمەنە دڵنشینن، هەمیشە دنیایەک یادەوەری و یادگاری جوانمان ئەخاتەوە بیر. خۆشویستنی حەسەن زیرەک و بەرهەمەکانی وای کرد کە خەڵکێکی زۆر ئامادەی ئەو کۆنسێرتە بن کە بۆی ڕێکخرا بوو، بەشێک لە ئامادەبوون لە کاتی وتنی گۆرانیەک یان هۆنراوەیەکی حەسەن فرمێسک لە چاوەکانیان دەهاتە خوارەوە. لە دنیادا نەبووم بێزگە لە ناخۆشی بەشم، ئەی خوددا چەند بێکە سوبەت بەخت و چەند چارە ڕەشم. بە نسبەت مامۆستای خۆشەویستی هونەرمەند مامۆستا حەسەن زیرەک بەڕاستی قوتابخانەی هونەری کوردی بوو، زۆر خۆشەویست بوو و لە ژیانیشە قەت نەحەساوەتەوە، هەر لە ناخۆشیە بوو هەر لە ڕەزارەتا بووە. یەکێک لە تایبەتمەندی گۆرانیەکانی حەسەن زیرەک پشتبەستنی ئەو بە گۆرانی فۆلکلۆریە و چاوی بە زۆر ناوچەی کوردستان کەوتووە و لێیان ماوەتەوە، لای خەڵکەکەی میوان بووە و هەڵسان و دانیشتنی لەگەڵیان بووە و لەگەڵ شێوەی ژیانیان و جلوبەرگ و هەڵس و کەوتیان ئاشنا بووە. ئەو گۆرانیانەی لە خەڵکەوە بیستوێتی فێری بووە، هەرچەندە زیرەک زۆر گۆرانیشی هەیە، هەم هەڵبەستەکەی و هەم ئاهەنگەکەی هی خۆیەتی و سوودیشی لە شیعری کلاسیکی شاعیرانی کورد وەرگرتووە. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی.
بەڵێ وەکو ئەمڕۆ ئاماژەم پێکرد کە تاقیکردنەوەکانی پۆلی 12 دەست پێ دەکات دەچینە دهۆک لەوێ بزانین کەشی تاقیکردنەوەکان چۆنە ئامادەکاریەکان چی کراوە لە بەرەوەی لە هەموو شارۆچکەکان لە هەمان کاتدا قوتابیان زیاتر لە 100,000 بەشداریان کردو لە قۆناغی 12 بۆ ئەنجامدانی تاقیکردنەوەکان بۆ هیواین کە هەمویان ئەو نمرەیە بەدەستبێنن کە خۆیانیانەوێت و لەلایەن وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەراتی پەروەردەکانی هەموو شار و شارۆچکەکانەوە ئامادەکاری تەواو کراوە ئێستا چینە دهۆک هاوکارمان مەسعود محەممەد لەگەڵمانە بێ مەسعود سڵاو لە بێ بانیت باش پێم بڵێ ئامادەکاریەکان چۆنە و کەشی قوتابخانەکان چۆن ئامادە کراوە بۆ قوتابیان تا بتوانن تاقیکردنەوەکانیان ئەنجام بن. زۆر باشە. دیار از لیکش وان قوتابخانە مەکۆ دەبێت هاتنە تەرخانکردنش بۆ ئەنجامدانا پولێن بۆ ئەزمموی پۆلە 12 ئامادەیی ئەب جهسلێمە و پارێزگارە دووکی و بەرگشتی پەراردە پارێزگا دووکی ویدامیدا الڤرین ez xwazim zetirê gotinêtwana ve hêzim ji ber ku vîdemê em tê dana preskonferanseke parêzgarê duhokê taxivîtin di pêk ve guhdar bîn. Asude da bişên baştirî şêwe bersivêt ve ezmûnê xwe bidin. Ji hemî royekê ve karî hatiye kirin û tenduristiya rêveçûna ve ezmûna û herwesa parastina pirsiyara û gihiştina we pişkilekê dirist ve xwedê neket bu her حالتێکی لە ناکاو ئەگەر چت veguhastina pirsiyara davîtin belavekirina we davîtin yan her babetekê dêwêt ku hinek cara gilew gazinda lê çêdibin muhim hikûmeta Herêma Kurdistanê danana lîcanê peywendîdar ser rastê parêzgeh û îdarê serbexwe da zava kirî ku pişkilekê dadperwerane rexsandina keş û hewayekî yeksan bû hemî qutabiyan wan hemî devera bişên kêbirkeyeka وحکا ورزشیانه یا جنب بجنی یا زانستیانه بجداری و ازمونا ببن یوی دارین وکو هر جار قطابی تریما کردستانی بشین کشو هوایی که آرام دا و ازمونا دیماهی بینن و خوزا سرکفنی به همی قطابیت کردستانی که نکتنه پارزگاه خو خوزا که همی قطابی کردستانی سرکفتی بیدن اگر برای گستیجیش کرما خود شد تنندک زانیاریا سر ازمونا بتن رجا قطابیین بجدار بوی چند دادسون سپاس با و صلاة و رئیس با همین ما مستوى قطابیین خوشتبی هفیاما و اف ازمونه و ازمونین دوماهی سال نهایت ازمونین گیشی و قناغ دوازده الخولا ای که بسر کفتیانه ریوه بچنو کشو هوا که آرام دا ریوه بچن سرانسری پارێزگا دهۆکێ و ئیدارە سەربەخۆی ئازاخ و کوسنووری ڕێبەریا گشتیە پەروەردە پارێزگا دهۆکێ 29845 قوتابیات خۆڤەتگیری دابەشکرینە سەر 633 بنگەها هەمی بەرهەوی هاتینەکردن سپاسی بە بۆ جەنابێ پارێزگارە دهۆکێ و ئەڤروکێت گەلمەل وەکو گەریان سەردانا یا ئەڤانە ئەزموناژی و هەروەسا بۆ ئەو هەماهەنگیات ناوبەرە فرمانگهت مدار سنور پارێزگا دهۆکێ هەر دیسە بۆ جەنابێ زڤریت پشتەوانیا و بۆ کردێ پەروەردێ و جدل سپاسیا ڕێبەریا گشتیا کارە بێ ئاسایشێ ڕێبەریا پۆلیسا بەرگرییا شارستانی هەمی ئەوان ڕێبەریت کو تاریکار گەلمەداش بۆ هەندێک و ڕێبەریا کارە بێ ئەوان ڕێبەریا بۆ هەندێک و کارێمە ئاسانی بڕێبە بچیت و کەش هەواکێ یە خۆش قوتابیت ناوە هۆڵێت ئەزمونەدا بشین بەرسێت خوب دەن و ئەزمون ڕەنگێکی ڕێکۆپێک سنووری پارێزگاها دهۆکی پڕێبە بچن بگمان ئەوادیت یا پرس کنفرانس پارێزگارە دهۆکێ و ڕێبەرێ گشتیە پەروەردە پارێزگا دهۆکێ بۆ دیارە کول دامژمێر 7.5 دەستە vê prosesya têkirin بەڵێ مەسعود محەممەد سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ وەکوتم ئێستا ئەمڕۆ لە سەرانسەر هەرێمی کوردستانە کە تاقیکردنەوەکانی پۆلی 12 دەست پێکەوتەوەی ئامادەکاریەکان کراوە وەزیر و بەڕێوەبەرایەتیەکان هەمویان لە هەوڵێوەدان کە قوتابیان بتوان لە کەشێکی زۆر ئارامدا تاقیکردنەوەکانیان ئەنجام بن کە ئێستاش وەزیری پەروەردە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی پرۆسەکە لەو هۆڵێک ئێمەیلێن و حەسەبەوەی کە ئیتیسالمان لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی لە هەموو پارێزگا و ئیدارە سەربەخۆکانی ژێیە تا ئێستا سپاس بۆخوا باشە ڕابڕێەوە ئەمڕۆ لە کوردستان 170,130 قوتابی مافی
بەشداربوونی هەیە لە تاقیکردنەوە گشتەکان کە دابەش بوون بەسەر 2175 پۆلی تاقیکردنەوە. هەماهەنگی لە نێوان هەموو لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان، وەزارەتی کارەبا، خوێندنی باڵا، گواستنەوە و گەیاندن، وەزارەتی ناوخۆ، وەزارەتی پێشمەرگە و هەموو لایەنە معنیانەی دیکە هەیە وە کراوە بەڕێزان پارێزگارەکان، سەرپەرشتیاری ئیدارە سەربەخۆکان بەرپرسی ژووری ئۆپەراسیۆن و هەماهەنگین بۆ ئەم بابەتانە کۆبوونەوەیان لەگەڵ تەندروستی، لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی کارەبا و هەروەها پەروەردە و هەموو لایەنانەی دیکە کردووە لە هەموو پارێزگا و ئیدارە سەربەخۆکان بۆی کە هەماهەنگی بکەن و لە خزمەتکردنی پرۆسەکە کاری باش کراوە. ئەو هەماهەنگیانە دەربڕیەوەیە کە هەم حکوومەتی هەرێمی کوردستان، وەزارەتی پەروەردە و هەروەها کارژێڕە خۆجێریەکانیش بۆی کە پلانێکمان هەبێت لە ڕووی لۆجستیەوە بتوانین خزمەتکەین. ناڵێن هەموو شتێک لە 100% دەبێت، بەڵام ئەوەی کە وابەستەیە بە ئێمە وەکو وەزارەتی پەروەردە ڕقەمی فیدەر و محاویلەی کارەبای ئەو قوتابخانانەی تاقیکردنەوەشی تیاکرێداومانە بۆ وەزارەتی کارەبا. پار پرۆسەکە زۆر سەرکەوتوو بوو، ممکنە لە قاعەیە دوان سیان کارەبا ئەکوژێتەوە دێتەوە، ئەمە حاڵەتێکە واریدا، بەڵام پار ئێمە لە تەمووز ئیمتیحانمانداوە پرۆسەکە زۆر سەرکەوتوو بوو. ئەم ساڵیش سوپاسی جەنابی وەزیری کارەبا کە بڕیاریدا کە هەموو جهودی خۆی سەر بکە، بە تایبەتیش بۆ هەندێک ناوچەکە گەرمە وەکو ناوچەی گەرمیانەوەوانە بڕە کارەبایەکی زیاتر دابینکە و سوپاسی تایبەتم بۆ برای بەڕێز کاگومێت خۆشناوە لێرەشەوە بۆ هەموو پارێزگارە بەڕێزەکان لە کوردستان، لە هەڵەبجە، لە سلێمانی، لە دووهۆک و سەرپەرشتیاری ئیدارە سەربەخۆکانی زاخۆ، سۆران، گەرمیان ڕاپەڕین کە لە چەند ڕۆژانی ڕابردوو کۆبوونەوەیان لەگەڵ هەموو دەوائری معنی کردو لە شوێنەکانی خۆیان و هەمانجیان کردو و دووبارە بەخێربن. زۆر سوپاس. بەناوی خودای گەورە و مێهرەبان، ئەوڕۆ زۆر خۆشحاڵین لەگەڵ دەستپێکی پرۆسەی ئەزمونەکان لەگەڵ برای بەڕێزم دکتۆر ئالان ئەمە سەعید، وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێز بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر و بەڕێوەبەری پەروەردەی دەوروبەری هەولێر و بەڕێوەبەری پەروەردەکان بەشدارین لە یەکەم ساتی دەستپێکردنی ئەزمونەکان. وەکو جەنابی وەزیر باسی کرد لە چوارچێوەی ئەو پلانەی کە وەزارەتی پەروەردە دایڕشتووە ئەرکانی بەسەر یەکە کارجەڕیەکان دابەشکراوە. ئێمە لە سنووری پارێزگای هەولێر لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو هەموو ئامادەکاریەکمان کردێ لە چوارچێوەی ئەو کارانەی کە پێویست دەکاتن بۆ سەرکەوتنی پرۆسەکە لە سنووری پارێزگاکەماندا. لەو هۆڵانەی کە تاقیکردنەوە ئەنجام دەدرێت لە سنووری پارێزگای هەولێر 661 هۆڵ جگە لە ئیدارەی سۆران سنووری پارێزگای هەولێر لەخۆ دەگرێتن و 35632 قوتابی لە هەر سێ بەشی زانستی و وێژەیی و پیشەیی بەشداری لە ئەزمونەکاندا دەکەن. لە پێداویستە لۆجستیەکانی لە دابیرکردنی کارەبا، لە دروستکردنی کەشێکی لەبار لە بۆ قوتابیان و لە چاودێریەکی باشی بەڕێوەبەری هۆڵەکان و چاودێرەکان، لە دابینکردنی ئەو پێداویستیانەی کە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە پێویست دەکاتن لە حیمایەتیکردنی قوتابخانەکان و ناوەندەکان و هۆڵەکانی تاقیکردنەوەکان، هەموو ئەو بابەتانە ئامادەکاری زۆر باشی لە بۆ کرایە. وەکو جەنابی وەزیر باسی لێوە کرد، ئێمەش بە ئومێدی ئەوەین لە سنووری پارێزگای هەولێر و تەواوی هەرێمی کوردستان پرۆسەکە تا دوایین ڕۆژی بە سەرکەوتووی بەڕێوە بچی لە ئێستا کۆش پیرۆزبایی لە قوتابیان و خوێندکاران دەکەین بە ئومێدی ئەوەی ئەنجامی باش بەدەست بێنن و ئێمە لە سنووری پارێزگای هەولێر دیسان تاکید دەکەمەوە لە چوارچێوەی پلانەکانی وەزارەت و لە خستنەگەڕی هەموو ئەو بەڕێوەبەرایەتیانەی کە وەکو پاڵپشتێک لە سەرخستنی بەرنامەکانی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر چ لە هێزەکانی ئەمنی، چ لە تەندروستی، لە کارەبا، لە دابینکردنی پێداویستیەکان ئامادەکاریەکان کرایەوە بە پشتیوانی خۆی گەورە پرۆسەکە بە سەرکەوتووی بەڕێوە دەچێتن. قوتابیانی ئاوارە ئەوەی کە ئاوارەی ناوخۆین ئەوانە لە قوتابخانەکانی سەر بە حکومەتی عێراقی خوێنن، ئەوانە سیستەمی امتحاناتیان جیاوازە. قوتابیانی پەنابەران ئەوانەی لە قوتابخانەکانی ئێمە خوێنن لەگەڵ سیستەمی خۆمانان، بەڵێ
سەبارەت بە قوتابیانی شنگالیش لەبەرەو دۆخی کە لە شنگال هەیە قوتابیانی شنگال پۆلی 12 ئامادەیی لە پارێزگای دووەگ امتحانەدەن بە تەنها لەم کابینەیە و پاڵپشتێ پەیڕۆ کراوە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ سێمین ساڵە پشتگیری پاڵپشتی مادی ئەو قوتابیانەکە کە بەشداری تاقیکردنەوەکانەکەن بڕی 73 ملیۆن دینار تەرخان کراوە لەلایەن جەنابی سەرۆکی حکوومەت بۆ پشتگیریکردنی ئەو قوتابیانە بۆ کرێ هاتوچۆیان بەڕێوەبەراتی گشتی دوهۆک پەروەردەی دوهۆک ڕاست پێراوە کە میکانیزمی دابشکردنەکە هەڵە نەبم پێما بێ 120,000 دێتە بە هەر قوتابیەک کە لە هەموو بابەتەکان تاقیکردنەوەکە و 50,000ش بۆ هاتوچۆی قوتابیانی کە قوتابی یەک بابەتی و دوو بابەتین جا لەوەش پشگیری دیکەش هەبووە بۆ قوتابیانە هیچ کاتێک لە ساڵانی ڕابردووش پێش تاقیکردنەوەکان پرسیار دزە پێنەکراوە ئەمە مستەڵەحی دزە پێکردنی پرسیارەکان خەتەری گەورە ئەمە بەشێک بوو لە کۆنفرانسی ڕۆژنامەوانی وەزیری پەروەردەی هەرێمی کوردستان و هەروەها پارێزگاری هەولێر لە سلێمانیش کەمێک لەمەوبەر کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی هەبوو لەلایەن پارێزگاری سلێمانی و بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی کە هەر لەسەر هەمان بابەت لەسەر ئەوەی کە ئەمڕۆ تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەیی ئەنجامەدرێت ماوەسا دڵشاد عومەر بەڕێوەبەری گشتی پەروەردەی پارێزگای سلێمانی سەردانی چەند هۆڵێکی تاقیکردنەوەمان کرد ئەمڕۆ یەکەم ڕۆژی تاقیکردنەوە گشتیەکانی پۆلی 12 ئامادەییە لە سەرتاسەری هەرێمی کوردستانە پرۆسەکە بە شێوەیەکی باش تا ئیستا بەڕێوە ئەچێ بەرەبەیانی ئەمڕۆژ لە سەعات 3:04 تاکو سەعات 4:30 ئێمە لەگەڵیان ئامادە بووین لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی بۆ دابەشکردنی پرسیارەکان بۆ هەموو یەکە کارهێڕیەکانی سنووری پارێزگای سلێمانی و ئەو شوێنانی کە پرسیارەکان لە پارێزگای سلێمانی و پەروەردەی سلێمانیەوە وەرەگرن وە گواستنەوەیان لە هەولێرەوە وە سلێمانی هەموو ئەو ڕێکارانی کە پێویستە وەکو ئێمە و لیژنەی دیاری کراوە کارەکانی خۆیان بە باشی بەڕێوە بردووە لە 658 هۆڵی تاقیکردنەوەیە 28,728 خوێندکار ئەم ساڵ بەشداری تاقیکردنەوە گشتیەکانەکەن بەسپاسەوە بۆ دام و دەستگا ئەمنیەکان و پۆلیس بۆ بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە بۆ دام و دەستگا خزمەتگوزاریەکان بە تایبەتی بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی کە ئەو پێداویستیانەی پێویستن لە دابینکردنی کارەبا لە فێنەکردنەوەی هۆڵەکانی خوێندن لەو کەرەستە و کەلوپەلانی کە وەزارەتی پەروەردە لەڕێی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەکانەوە ئامادەی کردووە بەسپاسەوە بۆ مامۆستایان و خوێندکاران و خێزانەکانیان ئەمڕۆم پرۆسێ دەستی پێکردووە ومێ دەکەین تا کۆتایی بە سەرکەوتوانەوە بە هێمنی و بە شێوەیەکی ڕێک و پێک بەڕێوە بچێ و ئێمە وەکو حکومەتی خۆجێی سلێمانی هەموو دام و دەستگاکانمان خستوەتە خزمەتی کەرتی پەروەردەوە بە هەموو دام و دەستگاکانەوە لە پۆلیسی هاتوچۆوە لە ئاسایشەوە لە پۆلیسەوە لە بەرگری و فریاکەوتنەوە لە لیوای یەکی پاراستنی سلێمانیەوە و لە بەڕێوەبەرایەتی گشتی کارەباوە لە هەر دام و دەستگایەکی ترەوە کە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە پێویستی پێی بێ بۆ سەرخستنی پرۆسی تاقیکردنەوە گشتیەکان ئێمە لە خزمەتیان نەبین پێم خۆشە وردەکاری زیاتر ڕای بەڕێزم مامۆستا دڵشاد عومەر پێتان ڕابگەێنێ ئێمە وەکو زۆر سوپاس بۆ ئامادەبووتان سوپاسی بەڕێز پارێزگای سلێمانیەکەم لە بەیانی زۆر لە گەڵمانایە بۆ ئەوەی پرۆسەکە ببینێ و پێش ئەوەی ئەم پرۆسی تاقیکردنەوەکانی دەست پێ بکە کۆبوونەوەی بە هەموو دام و دەستگاکانە کردووە و لەگەڵ ئێمە شاکردێتی و بە سوپاسەوە هێزی ئارامی بۆ دابین کردوین هەم لەگەڵمانە دێ بۆ هەولێر و ئەگەڕێتەوە لەگەڵمانە و ئەم تەواجودیم بەیانیشی بۆ زوویە لەگەڵمانە پێم وایە تەشجیعی پشتیوانێکی باشە بۆ ئێمە سەبارەت بە پارێزگای سلێمانی 658 هۆڵمان هەیە ئەم 658 415 هۆڵی قوتابیان و خوێندکارانی زانستی تایە و 198 هۆڵیشی قوتابیان و خوێندکارانی بەشی وێژیەکانە و 45 هۆڵیشمان هەیە بۆ خوێندنی پیشەیی بە ئیسلامیەوە و بە بازرگانیەوە بە کشت و کاڵەوە و بە پیشەسازیشەوە و ژماری خوێندکارانیشمان 28728 قوتابی خوێندکارە ئەمیش بەپێی زانستیەکان 18294 قوتابی خوێندکاری زانستیمان هەیە لە وێژەیەکان 9055 لە پیشەیەکانیش 1379 لەسەر ئاستی هەرێمیژەوە کە ڕاگەیانکارن 17135 قوتابی خوێندکار ئیمتیحانەکە
لە 2175 شۆڵ واتە لە هەر 5 بەڕێوەبەر تێگەشتەکەی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆیان کامانە ئەوەی هەبێ ئەمساڵ لە ڕووی نەوعیەوە زۆر باشترە و زۆر سوپاسی وەکو بەڕێز پارێزگای سلێمانی فەرمووی دامودەستگاکانەکەین بەتایبەتی کارەبا و هێزەکانی ئاسایش و لەگەڵیشیانە مامۆستایان بە دەرەجە یەکەم و هەم قوتابیان و خوێندکاران و کەسوکاریان و داواش لە خزم و کەسوکاریانەکەی ئەم ماوەی کە تاقیکردنەوەکانە لەبەر ئەوەی تەنها ئەم پرۆسەیە بێتە هۆی دیاریکردنی ئایندەی قوتابیان و خوێندکاران تۆزێ پەیوەندی کۆمەڵایەتەکان کەم بکەینەوە بۆ یە کەشێکی ئارام بۆ قوتابیان و خوێندکاران دابین کەین بۆی سەرکەوتوو بوو لە ڕووی تەکنیکیشەوە حەزەکەم هەندێک با بڵێن گەشەیمان بە پرسیارەکان و بە فۆرمی سۆما داوە هەم لەسەر پرسیار هەم لەسەر فۆرمی سۆما و هەم لەسەر ئەو هەوەی لە قوتابی خوێندکارکە ئێمە قوتابی خوێندکارمان گرتووە ڕسمی قوتابی خوێندکارەکەی لەسەرە واتە پرسیار بە ناوی چواری خوێندکار بە ناوی قوتابخانەکەی و بە ناوی هۆڵەکەیەوە هەم فۆرمەکەشی بە ناوی خۆیەوە هاتووە بۆ هۆڵەکانی تاقیکردنەوە هەموو بەڕێوەبەرێکی هۆڵ مۆبایلێکی تایبەتمان بۆ دابین کردووە خەتێکی لایە بۆ پەیوەندیکردن بە لیژنەکانی تاقیکردنەوە و ئێمەمانانەوە گەر هەر حاڵەتێک هەبێ هەم بە هێمنی هۆڵەکە لە ڕووی پۆلیس و دەستگا ئارامیەکان و هەم لە ڕووی زانستی و تەکنیکیکەشەوە گەر کەم و کورتێکە بێ پەیوەندی بە ئێمەوەکە ئەمە پێم وایە شتێکی تازەیە واتە هەموو ئامێرێکی زیرە کۆنفرانسی ڕۆژنامەوانی وەزیری پەروەردەمان بینی لە هەولێر و هەروەها پارێزگار با هەمان شێوە لە پارێزگای دوهۆکیش پارێزگاری دوهۆک و بەڕێوەبەری گشتیەکان و لە سلێمانیش پارێزگار و بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانیش هەمووان بەیەکەوە ئامادە بوون بۆی کە ئەمڕۆ پرۆسەی تاقیکردنەوەکان دەست پێ بکات و تەواوی ئەو دۆخیان ڕەخساندووە کە قوتابیان پێویستیان پێیەتی لە ڕووی ئیداری و لە ڕووی مادی و معنەویشەوە هەموو ڕێکارەکان گیراوەتە بەر بۆی کە قوتابیان بتوانن بە شێوەیەکی باش تاقیکردنەوەکانیان ئەنجام بن و ئەم پرۆسەیە بەو پەڕی شێوازێکی ڕەخسا و بەڕێوە بڕاتووە سەرکەوتوانە بەڕێوە بچێت هەڵبەت قوتابیان هەموو ئامادەکاری یاخود هەموو کەشەکەیان بۆ ئامادە کراوە لە ڕووی قوتابخانە و لە دەرەوە لەلایەن هەموو حکوومەت و بەڕێوەبەرایەتیەکان و ئەوەی کە پێویستەکە ئەوەی ماوەتەوەیە کە دۆخی یاخود بڵین کەش و ژینگەی قوتابیە لە ناو خێزانەکان و لە ناو ماڵدا بۆیە ئێمە ئەم ڕۆخستە لەسرم بابەتە ئاکەین بزانین خێزانەکان چۆن ئەتوانن کەشێکی گونجاو دروست بکەن بۆ خوێندکارەکانیان تا بتوانن بە شێوەیەکی سەرکەوتوانە تاقیکردنەوەکانیان ئەنجام بن و بە ئارامی وانەکانیان بخوێنن میوانداری بەڕێز داناشوانیمان کردووە کە لە ستۆدیۆ لەگەڵمانە سەرۆکی کۆمەڵی کۆمەڵناسان و دەروونناسانی کوردستانمان لەگەڵابێ بەخێر هاتی سڵاو لە بەیانێکی باش بۆ ئێوە بەیانی باش بەیانی بینران و بیسترانشتان باش بێت زۆر سپاس کاک دانا پێمان بڵێ سەرەتا با بزانین قوتابی ئەبێت چی بکات بۆی کە بەیانی بە وزەیەکی زۆرەوە بچێتە ناو هۆڵەکانی تاقیکردنەوە و بەبێ سترێس و دوودڵی زۆر سپاس خۆشحاڵ بم بەیانێ لە خزمەتی ئێوە و قوتابیان و بینرانتاندام لە ڕاستیە قوتابی بوون کۆمەڵێ مافی هەیە کۆمەڵێ ئەرکیشی هەیە مافەکانی هەندێکی لە دەستگا پەروەردەیەکان وەرەگرێ هەندێکی لە خێزان وەرەگرێ و هەندێکی لە دەوروبەرێک وەرەگرێ کۆمەڵی ئەرکیشی هەیە ئەویش تەنزیمکردنی کاتەکانێتی لە کاتی خواردنی لە کاتی خەوتنی لە کاتی خوێندنی واتە هەرسێ قانون هەرسێ کاکە چونکە کاتێ کە خەوتنت تەواو بوو ئەوە بڵێن خوێندنیشت تەواو بێ کاتێک کە فەزای خێزانت وەکو ئەرکی خۆت وەکو ئەرکی خێزان لەسەر تۆ تەواو بوو هەموو ئەوانە کارگەری لەسەر خوێندنەکە ئەنجا ئێمە سەبارەت بووی کە قوتابی چۆن ئەتوانێ لە ڕووی نەفسیەوە خۆی ئامادەکە یەکەم شت هەندێک لە دەسڵاتی قوتابیە هەندێک لە دەرەوەی دەسڵاتی قوتابی ئەوەی کەسە دەسڵاتی قوتابیە ئەوەیە کە کاتەکانی تەنزیم کە ئەوەی لەسەرێتی بخوێنێ دوو بەردەوام بیر لەوە نەکاتەوە کە پێویستە ئەو بچێتە کۆلێژی تۆپ یان کۆلێژی هەندەسە یان کۆلێژێک کە سەرچاوی مادی هەیە ڕاستە ئێمە لە
لە دنیای مۆدرن و لە دنیای ئێستاشمانە کە بڵێن لە کوردستان شایە هەموو دنیا لە یەک گۆشەنیگاوە بینین کە گۆشەنیگای مادیە باشە ئەمە ئشکەلەتی زۆر زۆری هەیە و خێزانەکانمان فشاری زۆر لە قوتابەکانمانەکەن کە ئەبێ ئیلا کچەکەی بچێتە هەندەسەوە ینی ئیلا بە کچەکەی بچێتە طب عام و ئەو بەشانەی کە داهاتی زۆریانێ سەر بۆ نمونە من و تۆ نەچونێتە طب عام و هەندەسەشەوە ینی کەسێکی فاشل و شکست خواردوش نین باشە هەر یەکەمان لە بوارێکە خەریکی چالاکیەکی باشە ئینجا زۆر گرینگە کە قوتابی بۆ ئاراستەیە بیرکاتەوە ئەگەر فشاری خێزانیشی لەسەر بێ فشارەکان بۆ مای کاتی پەراوێز بخە و ئەم سیستەمە بگرێتە بەر لە ڕاستیا خۆی سیستەمی پولی 12 لە کوردستانە سیستەمێکی تەواو تەندروست نییە و ئەم سیستەمە بە درێژایی مێژووی حکومڕانی هەر هەبووە لە ڕاستیە بەڵام ئێمە بەردەوام بەڵێن پێویستە سیستەمێکی جیاوازتر لەم سیستەمە بگرینە بەر بۆی بزانین کەسێکی قوتابی کە پۆلی 12 حەز و ویستەکانی چییە بە چ ئاراستەیەکان ڕوە ئێمە بینێرینە ئەوێ بەڵام ئێمە لەبەر ئەوەی کە ڕێژی قوتابیمان ماشەڵڵا زۆر بەرزە دوو زانکۆکانمان توانای هەڵگرتنی ئەو هەموو قوتابیان نییە بە پێ حەز و ویستی خۆیان لەبەرەوە میکانیزمێکماندانەوە پێوترێن میکانیزمی تاقیکردنەوە طبعا تاقیکردنەوە یەکێکە لە بێبەزەیترین جۆرەکانی تاقیکردنەوە واتە دەرفەتێکت بەنادا لەوەی کە هەڵبژێری تابەت درێژایی تەمەنیشە لەگەڵ تامێنێتەوە کە هەتاواز لە ئەوە شێنی ئەچیتە و بواری خۆش ئیشەکەی زۆربەی کاتخەوە بینیتەوە بۆی کە ڕاکەی تاقیکردنەوەکەی ئەوەندە فۆبیای لا دروست کردوین بەڵێ ئینجا ئەوە ئێمە بە درێژایی ژیانمان لە تاقیکردنەوەی جیاوازین باشە لەو تاقیکردنەوەی دەروی خوێندن ئێمە دەرفەتی ئەومان هەیە اختیار بکەین یان بیرێکی لێ بکەینەوە کاوەیان بە سەدا سوودی زیادری بۆ ئێمە بەڵام لە خوێندنە یان لە پرۆسی تاقیکردنەوەی بڵێن پەروەردەیە ئەم دەرفەتە نییە ینی بەتابەت لە قوتابیانی پۆلی 12 اختیارێک هەیە هەڵێ بژێری شکستی تیا بخۆی زانکۆکی زۆر خراپ وەرتەگری یان بەشێکی زۆر نزم وەرتەگرێ تیا سەرکەوتوی بەشێکی زۆر بەرز ئەم دۆخە بیرکردنەوە لەم دۆخە بۆ خۆی ئینسان تووشی قەلەقی و دڵڕاوکەیەکی زۆرەکە باش ئێمە ئەڵێن کە تاوان لە ئێمە لە دەروونناسی و لە سوشال سایکۆلۆژیا شتێکمانەیە پێوتێت دڵڕاوکەی تاقیکردنەوە دڵڕاوکەی تاقیکردنەوە چییە؟ بریتیە لەو دۆخەی کە قوتابیەکە بیرێک هاتەوە کە ئایا سەرکەوتووە بیان سەرکەوتوو نابێ ئایا ئەو وڵامانە ئەزانیان نازانێ ئایا ئەوەی کە حەزی لێت ئەوەی کە ئامانجێتی پێگەیان ناگە ئایا ئەو فشارەی کە دایک و باوک لە منداڵەکەی کردووە لەوەی کە زۆری پێخۆشە تەمامە دوو زۆر فشار لە خێزانەوە سەبارەت بە قوتابیە فشارێکیان فشارێکی زۆر توونڕەوانەیە واتە بە کچەکەی ئەڵێ کچی من یان کوڕم ئەگەر تۆ هەندەسە نێنی ئەوە وەڵاهی حاشال دەکەم یان ڕەنگە دنیا عقوبەی بۆ حازر کردووە زۆری کەمان لە فشار هەیە لەسەر قوتابیکردن دایک و باوکە فشاری کەمێ مەدەنەیترە بۆ نمونە ئەڵێ وەڵاهی زۆرم پێخۆشە کتم من ڕۆژە تو وەکو دکتۆر ببینم ڕۆژە تۆ ببینم عەزەی سپیل لە بەرابێ باشە ئەمە بۆ خۆی بە جۆرێکی تر فشارە لە فشارە باشە بۆ من لێ ناپرسێ ئەرێ کوڕم ئەرێ تۆ حەزت لێ ببی بەچی باشە حەز لە چ بەشێکە باشە ئەو ڕەنگە بڵێ بۆ من خەڵکی نزیکم هەیە برادری نزیکشم هەیە لە توبعامە ئەڵێ بریا بەڕاستی ئەیت بریا 100 بریا نەسوباتمە توبعام بەڕاستی من ئەهلی توبعام نیم من پێم خۆش ببمە متەرجمێک یعنی متەرجمێکی یەکێ لە منەزەمەکان باش یان لە کای ڕێکخراوەی ئیشت بکرد بەس من لێم پرسی ئەرێ تۆ بۆ چوێ توبعامەوە ئەڵێ ناکرێ من لە دەرەجەی من 100 بێ لە ماڵەوە یەک دنیا فشارم لێکرێ ئەڵێ کوڕی من لە عەشرەتەکەمانە یان لە خێزانەکەمانە کەس نەچۆتە توبەوە پێمان خۆشە دکتۆرێک لە عایلەکەمانە هەبێ ئەتوو ئەو ئاواتەکەت هێنایە ئاواتەکە ئێمە هێنایەتی ئەم 12 ساڵێک کە خزمەتمان کردووی لە ڕووی مادیەوە وەڵای ئەوە بەرهەمی هەبووە لە کاتێکە ئەتووەگە بچێ هونەرە جوانەکانەوەش و بچی هەر بەشێکی ترشەوە ئەکرێ ئینسانێکی سەرکەوتو لێ دروست بێ من هەموو جاڵێم ئەنی تاقیکردنەوە من هیوادارم کەم قساناکەم قوتابیانی پۆلی 12 گویان لە من نەگرتە بێ
ئەوان خەریکی خوێندن بێتن بەڵام کەم قسە ناکەم هیوادارم دایک و باوکی ئەو قوتابیانەی کە پۆلی 12 جویان لە من گرتی بێت ئەبێ ئەوە بزان کە ئینسانی سەرکەوتوو تەنها لە بەشی پزیشکی و لە بەشی ئەندازیاری و ڕاستە ئەمن بۆ خۆم ماستەر نامەکەم لەسەر کوالتی ئۆف لایفە چۆنایەتی ژیانی پزیشکەکان و مامۆستایان و پیشەوەرەی پیشەسازیە لە ماستەرەکەما بۆم تەمەەن 400 کەسم بنمونە وەرگرتووە بۆم دەرکەوتە پزیشکەکان کوالتی لایڤیان چۆنایەتی ژیانیان زۆر نزمترە لە پیشەوەری پیشەسازی یانی پیشەوەری پیشەسازی چیە ئەو کەسەیە کە لە سناعەکان خەریکی چاکردنەوەی سیارەیە یان وەزیفەیەک لە ڕووی ژیانکردنەوە ئەوان لەوانەیە چێژی زیاتر لە ژیان چۆنایەتی ژیانی پزیشکێ زۆر نزمترە لە چۆنایەتی ژیانی مامۆستایەکی قوتابیانی ئامادەی ئەمە بە توێژنەوەیەکی زانستی بە میکانیزمی زانستی بە میتۆدی زانستی بە ئامرازی پێوانەکردنی زانستی ئەومان کردووە باشە دەرکەوتووە پزیشک چۆنایەتی ژیانی تەنها لە ڕووی تەندروستیەوە پێرفێکتە ئەگینا لە ڕووەکانی تر تەمەن ژیانی ئێمە تەنها لە سەحەتمان پێک نایە ژیانی ئێمە لە پەیوەندی خێزانەکانمان پێک دێ ژیانی ئێمە لە پەیوەندی کۆمەڵاتەکانمان پێک دێ ژیانی ئێمە لە ژینگە و ئەو شوێنەی لێ ئەژێن پێک دێ ژیانی ئێمە لە کارکردنمان نایە ئێمە ژیانی ئێمە لە ئاستی دەرونی ئێمەوەیە ئایا ئێمە پیشەکەمان پەیوەندی کۆمەڵایەتەکانمان پەیوەندی خزمەتەکانمان چەند بۆتە هۆی دروستبوونی ئارامیمان باشە کاکدانا منەمەوێت لێرە باسێکی تر لەگەڵا بکەمەویش لە سەردەمی ئێمە و پێشتریش حتا کەسمان وەزیری پەروەردەشمان نابین و هەر نەشمانەزانی کێیە یان کەشێکی گونجاو نەبوو بۆ نمونە ترەگەر زستان بواە هۆڵەکانی تاقیکردنەوەمان بیر ماوە بەڵام ئێستا تەواوی حکوومەت ئیدارەکان بەڕێوەبرایەتەکان مامۆستایان هاوکارێکی باشن بۆ خوێندکار بۆ قوتابی بتوانێت هیچ نەبێت لەو لایەنەوە بیر نەکاتەوە ئەو ئەرکی حکوومەتە خۆی جێبەجێ کردووە ئەرکەکەی تری ئەوەیە کە تۆ باست کرد لەسەر خۆیەتی دواتر لەسەر خێزان ئەرکەکەی چییە پێویستەکە بیکاتە ژوورێکەوە و کچم بڕۆ سعی بکە سعات ئەوە نەبۆتێنم یاخود چۆنە کاتەکانی چۆن ڕێک بخە بۆ چ خواردنێک بخوا چ خواردنێک نەخوایانی بەگشتی وەکو ئەسکەریانەشی لێنێت لە کاتی تاقیکردنەوەکانە 12 سعات ئیش بکە و نازام سعی بکە و دوایش هیچ چی نەچوو بێتە مێشکەوە هەر بەیانی کە سا لە خەوە بزانە هیچی نەخوێندووە ئەمە بەچی ڕێک ئەخرێتەوە ئەوە تاوان دوو میکانزمانەیە بۆ ڕێخستنی یەک ئەو بەردامانەی کە خێزان دایانێ یعنی من تکان لەو دەرکباوکانە کەم کە قوتابی پۆلی 12یان هەیە هەوڵ بدەن لە هیچ بۆنەیەکە تەنانەت ئەگەر بۆنەی هاوسەرگیریشیانە ئەگەر بۆنەی چۆنەڵی بۆنێکی زۆر خۆشگوزارشکەرشە بۆ ئەوانش لەم کاتەیە لەم بۆنانە دوور بکەونەوە چونکە ئەگەر قوتابەکەشتان بەشداری نەکا بەشداری لەم بۆنێنەکە بەڵام هێشتا لە ڕووی دەرونیەوە هەست بە نەئارامی تایە کە پۆلی 12 هۆکارە بۆی بەشداری لە بۆنەیەکی خۆش لە خێزانەکەیانەکە بۆیە خێزانێکی لە ئەرکانی ئەوەیە کە لەم بۆنانە دوورکەوێتەوە یەشێک کە لە ئەرکەکانی ئەوەیە کە لە میوانداریکردنی خەڵکش دوورکەوێتەوە ینی بە زۆر لە ئاسایی بێ کە تەلەفۆنی بۆ ئەکرێ ئەڵی کاکە وڵای بەتمای بین بۆ ماڵتان زۆر بە احترامم پێ بڵێ داوای لێبوردنەکەین ئەگەر هەر ناتوانێت بڵێ قوتابی پۆلی 12 بڵێ لەسەر دەرچوونی لەسەر سەفەرین نازانم بەهانەیەک بۆنێ بدۆزێتەوە بۆ ئەوی بەلایانی کەمەوە فەزای ژوورەکە فەزای ماڵەکە نەبێتە فەزایەک کە قوتابیەکە بشێوێنێ دوو سەبارەت بە خواردن و میوە و ئەوانە ئێمە لە ڕاستی خشتەی تایبەتمان هەیە بۆ ئەو وینانە ئێمە بەداخەوە لەبەرەوەی 6,000 قوتابخانە لە هەرێمی کوردستان توێژەری کۆمەڵایەتیانە لە کۆی 7,000 قوتابخانە لە کۆی 7,300 قوتابخانە ئەرکی توێژەری کۆمەڵایەتی و دەرونیە لە قوتابخانەکانە بۆ قوتابیانی پۆلی 12 جەدوڵێکی خوێندن و خواردن دانێت بۆ نمونە ئەڵێ تۆ پێویستە بەلانی کەمەوە قوتابیەکی پۆلی 12 حەوت سەعات بخەوێ یان 6 سەعات بخەوێ بەلانی کەمەوە خۆی بۆ ئینسانێکی ئاسابی حەوت سەعات بخەوێ بەس لە بەرۆی پۆلی 12 پۆلێکی چارەنووسسازە 6 سەعات بۆ حەوت سەعات بەلانی کەمەوە ئەبێ بخەوێ باشە یعنی ئەوەش نییە زیاتریکە یان کەمتریکە 6 سەعات بۆ حەوت سەعات ئیکتیفایە دوو
مەسلەی خواردنی ژەمەکان پێویستە ئەو خواردانە خواردنی زۆر قورس نەبن کاریگەری لەسەر گەدەماندا باشە و خۆمان ئەزانین هەر بەشێکی جەستەمان ئازاری هەبێ ئازاتە مێشک ئەڵێ کاکە من توانای فێربوون و وەرگرتی زانیاریم نییە لە بڕۆی شوێنی کەم دێشە باشە بۆیە بێ هەوڵ بدەین لەو خواردانە دوورکەوینە کە ئەبنە دروستبوونی یان سەرچاوەی ئازارن لە ئینسانە باشە دوو مەسلەی میوەکانە ینی ئەوە زۆر گرنگە لە هەمووی گرنگتر پێویست ناکە ئەگەر ئێمە 7 ساعتی خەوی لێ دەربکەین 7 ساعتە مێتەوە نیە ئێمە پێویست ناکە ئەوە 7 ساعتە هەمووی تەرخانکەین بۆ خوێندن لە ڕاستیە چکە توانای ئینسان مێشکی ئینسان لە ڕووی جەستەیی ئینسان ناتوانێت 7 ساعت لەسەر خەریکی خوێندن بێ باشە بۆ ڕۆژێک بۆ دوان ئاساییە بۆ ڕۆژێک بۆ دوان ئەمە ئەتوانین بەس بۆ 10 ڕۆژ بۆ 12 ڕۆژیان بۆ 20 ڕۆژ کە ئیمتحانەکان لەو مابینەیە بەڕاستی ئەمە کردێکی زۆر زەحمەتە بۆیە پێویستە قوتابی لە کاتی خواردن و لە کاتی خوێندن و لە کاتی میوە خواردن ڕێز تێبداتە خۆی جا ڕێستەکە سەرخەوشکانێکی 10 دقیقە و نیو سەعاتی بێ یان درێژبوونێکی ئاسایی بوو و ڕێفرێژ وەرگرتن بێ ئەمە یۆگاوانەمانەیە بەس ئەوە ئێستا کاتی ئەوە نیە بۆی ئەم ئامرازانە چین وەڵام پێویستە قوتابی زۆر بیر لەوە کاتێک کە داهاتووی ئەو لەسەر ئەو نمرەیە بەن نییە کە ئەو هێنێ ئەوە زۆر گرینگە کە قوتابی مەرز نییە ئەوەی کە دایکی حەزی لێتی ئەسڵەن ئەوەی خۆشی حەزی لێتی ئەگەر نەیهێنێ ئەو ئەبێتە ئینسانێکی ساقت بەداخەوە ساڵانە کۆمەڵی خەڵک کۆمەڵی قوتابی پۆلی 12مان زۆر بەداخەوە هەڵی خۆکوشتنە دەنیا خۆیانە کوژن لەسەر لەبەرەوەی ئەو دەرزیان نهێناوە کە خۆیان نیانەوێت ئەو دەرزیان نهێناوە کە مام سادانە ئەمە کاتی زیاتر هەڵەگرێ و قسەی زیاتر هەڵەگرێ بۆ هیواین کە دایک و باوکەکان خێزانەکان هاوکاری تەواو بن بۆ خوێندکارەکانیان من پێم خۆش بوو کە زانیاری تەواوت پێدەین سپاس بۆی کە میوانی ئەمە بووی زۆر سپاس خۆشتر بۆیەوەش بەڵێ ئەمە وتەکانی مام سەدانە بوو سەبارەت باوەی کە قوتابیان چۆن خۆیان ئامادە بکەن بۆ پشوەکانی ببورن بۆ تاقیکردنەوەکانی پۆلی 12 تا هەمووان بەیەکەوە هاوکار بین لەو پرۆسە چارە نووسازە کە وای ناونراوە و ئەبێت سەرکەوتوو بینتیایە بەڵام ئەوە ژەگەێنێک کە مرۆڤ لە ڕووی دەرونیەوە خۆی ئامادە بکات گرنگ نییە بۆی کە چۆن یاخود چی بەدەستەهێنێت تەنها لەو کاتەیە بژی یاخود لەو ساتە وەختەیە تاقیکردنەوەکانی بە ئارامی ئەنجام باد ئیتر دواتر ئەوەی کە ئامادە کراوە یاخود ئەو پیشەیە یان ئەو کولیەی کە ئەو وەرەگرێت ئەوە گرنگە بۆی کە قوتابیەکە تا سەرکەوتوو بێت و دواتر لەویا کار و یاخود ئەرکی خۆی جێبەجێ بکات. با لەم بابەتە کەمێک دەرچین ئەچینە بابەتێکی دیکەویژەوەیە کە دوای هاتنی پشووی هاوین بەشێکی زۆر لە مناڵان کە ئێستا پشووی خۆناغەکانی سەرەتاییە خولیای وەرزشی و مەلەکردنەکەن و بەشێکی زۆریش لە ناوەندەکان یا خۆت شوێنەکان دەوراتەڵێنەوە بەشێکی زۆریان لە تەمەنێکی بچووکەوە وەرەگیرێن ئەو خوێندکارانە و ڕاهێنانیان پێیەکرێ ڕاهێنانی ئەم جۆرە وەرزشە لەلایەن ڕاهێنەرانەوە بێت و بۆ بوون بە مەلەوانێکی سەرکەوتوو لە داهاتووە کاریان لەسەرەکرێت. هەوڵی بوون بە مەلەوانێکی سەرکەوتوو دەدەن و ئارەزویان بۆ مەلەوانیکردن هەیە. دوای هاتنی پشووی هاوین بەشێک لە منداڵان بایەخ بە وەرزشی مەلەوانی دەدەن. بە شێوەیەکی زانستی بۆ بوون بە خاوەنی جەستەیەکی بەهێز. بەهۆیەوەی لە تەمەنێکی بچووکەوە دەستیان بەڕاهێنان کردووە فێرازوڵەی سەرنجڕاکێش بوون لە نێو مەلەوانگەدا. ڕۆژانە 5 ساعت دێم مەلەوانی زۆر تەمرین و شتی فێر بوویمە تاقلا و شتی زۆر جوان دەزانم عەزم لێ بوو وەچی گەورە بووم بمە کاپنەکی باش تەمەنم 6 ساڵە حەزم لێ بۆ بچووکاتێ مەلوانی بکەم ڕۆژانەکە با بندێ مزبەحێ 5 ساعت ناو ئاوێ مەلەوانی دەکەم
مەلەکردن جگە لە سوودە تەندروستیەکانی فێرکردنی لە مەلەوانگەکانەوە لەلایەن ڕاهێنەرانەوە بە شێوەیەکی دروست و وەکو چاودێرێک زۆر گرنگە بۆ فێربوونی بە شێوەیەکی تەندروست و ڕوبەڕووبوونەوەی ئەگەرە نەخوازراوەکانی وەکو خنکان. بۆیە ڕاهێنەران ئامۆژگاری دایک و باوکان لە تەمەنێکی بچووکەوە منداڵەکانیان فێری مەلەوانی بکەن لە ژێر چاودێری ڕاهێنەری شارەزادا. بەگچکەی دێ فێرە مەلەوانی دەبی تووشی ڕووداوی نەخوازرا و نابی توانایی دەستە یان بە قووەتە مناڵان زۆر باشن کە بەگچکەی فێر بکرێ کە گەورە بوو دەستە دەوزەیەکی تووشی ڕووداوی نەخوازرا و نابی مەلەوانیان زۆر باشە لە چاو قەدیم مەلەوانگە نەبوو بە سێستا مەلەوانگە هەیە مناڵی وا هەیە شتی وا دەکات زۆر جوانە. مەلەکردن بە چالاکیەک دادەنرێت کە بۆ خۆشی و چێژوەرگرتنە. هەروەها ساڵانە وەکو وەرزشێکی جیهانی ئۆلۆمپی ساز دەکرێت. ئێستا جگە لە کەسانی تەواو پێگەیشت و منداڵانیش خولیا و ئارەزوێکی زۆریان بۆی هەیە و چەندین سوودی وەرزشی هەیە کە ماسوولکەی لەشی مرۆڤ لە ڕێگەیەوە دەجوڵێنرێت. هەرچەندە دەبێتە هۆی مەترسیش ئەو کاتەی کامەلەوان ئاگداری خۆی نەبێت. شەیمەباییس کوردستان 24 هەولێر. لەسەرم بابەتەش ئێمە گفتوگوی زیاترەکەین میوانداری ڕاهێنەری مەلەوانیمان کردووە کە خاتوکانیا محەممەدە قسەی زیاتری لەگەڵەکەین بزانین چۆن مناڵەکانمان بە شوێکی تەندروست فێری مەلەوانی بکەین. خاتون بەخێر هاتی بەیانیت باش. بژێت هاژەخان زۆر سپاس بەیانی باش سپاس بۆ میوانداریتان. زۆر سپاس. هەڵبەت هەمیشە وەرزشوانان وزەیەکی زۆریان پێوەیەکەن ئەبنە میوانی پرۆگرامەکە وزەکە بە منیشە بەخشن خۆشحاڵم بەوە زۆر سپاس. ئێستا کە ئیتر پشووی هاوین دەست پێەکە زۆربەی شوێنەکان دەوراتی تایبەتەکەنەوە بە فێربوونی مەلەوانی وەجگە لەوەش کە هەر خۆی مەلەوانگەکان هەیە ئەو کەسانە یاخود ئەو مناڵانەی کە ئارەزوی مەلەوانیان هەیە سەردانیەکەن و ئەچن بۆی کە فێربنیان بەردەوام بن لەو ئارەزۆی هەیەە. پێت وایە ئەو شوێنانە تەواو گونجاوە بۆ مەلەوانی یاخۆت کەسانی شارەزا هەیە ئێستا لارێمی کوردستانەوە بەگشتی ئەم وەرزشە پەرەی باشی پێدراوە؟ بڵێ لە کۆی گشتیەگەر باسی مەلەوانی بکەم چون بەحسی ئاوەیە و لە ئاو هەندێک کێشەی ڤایرۆس و شت زۆر دەگوازێترێتەوە یعنی مەترسی تێدا هەیە بەڵام نەتا ئەو ڕادەیەکەت و پێش منداڵت بگری کە نەکات ئەو ڕاضەی. بەڵام بەعام لە کوردستان ئەمە بەرەو پێشبوون بەڕاستی دەچین ینی ئەگەر ئەمن حیساب بکەم 2014 نەمان بوو مەلەوانگەیەکی ئەوها کە منداڵێک بەتایبەت ڕەگەزی یعنی ڕەگەزی نێر دیسان لە شوێنی تریش دەتوانێت مەلەوانی بکە و یەک کێشەشی نییە بەڵام بەپێی کولتور و کۆمەلگایمە ئەمەی کچ ئەمەی ڕەگەزی مێ هەندێک مشکلەمانە یان دەبێت شوێنەکە داخراو بێ شوێنەکە قەپات بێ شوێنەکە دوور لە چاو بێت و ئێستا بەپێی ئەوەی کە ئێستا دەبینم زۆر باش بووە و شتێکی ترکە زۆر باش بووە ئایلەکان زۆر باش ڕێگە پێدەدەن و ئەوە بۆ خۆی زۆر جێگە ئەمن تاکیدم تا 4-5 ساڵی دی ئەمە تیمی مەلەوانیمان دەبێ ئی کچان یعنی کچ دەتوانن بەشداری بتوڵێ بکەن هەمانە بەڵام دەگمەنن بە تاک دەژمێردرێ ینی زۆربەی ئەو ژەگەرێتەوە دیستان سەر کللتوری مە ئایلەی مە بابووبرایانی مە کە ئەو شتێ پیاو نابینن ئەوم زۆرم پێسەیرە بۆچی ینی ڕاضە هەر ڕاضەیە ئەنی تو ڕاکردنە تۆپی پێ و مەڵەوانی هەموو یەک شتە بابەت بەڵام لەرەوەی کە تۆ هۆکارەکەی بۆچیە گەڕێنی ڕاهێنەر ئەبینیت بۆ نمونە تاسێ کوڕێت کچێکێت ئەمە لەبەر چییە؟ خێزانەکان بۆ ناهێڵن یاخود ئەو ژینگەیە بۆ لەبار نابێت؟ بەخوای وابزانم لەسەر ئەو باوەڕم کە لیت هێنا ینی چۆن بڵێم مەسلەی مەلەوانی مەسلەی جلکە و زۆر بەسیتە زۆر شتێکی بەسیت و ئاسایی کە یعنی بۆچی دەبێ مەسلەی جلک ئەوەندە گرنگ بێ و بەڕای من دەتوانێت جلکێکی شیاویش لە بەرکاو مەلەوانیش بکات بەڵام کێشەی مەلە و مووقفی ئەوەیە کە جلکی باشی لە بەرنیە بۆ مەسلەی و من دەتوانم بە میلیۆن جلکیان پێ بناسێنم کە زۆر باشە بۆ کچەکانیان کە لە بەریکەن و زۆر لەو جلکەی شیاوترە کە لە دەرێ لە بەری دەکەن و دەتوان بۆ مەلەوانی لە بەرکەن ئەو کاتە کچەکەشی بێبەش نابێت لەو بەدڵنیاییەوە وەرزشەیان هەرچەنە ڕاستە لە سەدەکانی پێشوو
تر لە وڵاتانی زۆر پێشکەوتوش لە فەڕەنسا لە ئەڵمانیا ئەمانە هەر ئافرەت بووینە بۆ مەلە بکات تاو کاتێک کە یەکێک لە خاتوونەکان کە جلی مەلەوانی کردووە زۆر بە خراپ ناوی دەرچوە بەڵام ئێستا بەرەو پێشوونەکان هاتوو بۆ تۆی کە باشترین بەتەڵەکان خانمانن کەواتە ئێوەی ڕاهێنەر ئەبێ چی بکەن بۆی کە ژینگەیەکی لەبار دروست بکەن بۆی کە هەم کچان مناڵان گەنجان لە هەر تەمەنێکا بووە بەشدار بن لە ئەو وەرزشە کە زۆر ئارەزومەندانەیە کە چێژی زیاتری تایە وەک لە هەر وەرزشێکی دیکە بڵێ ناژەخان سروشتی من ئەخلاقی من نیشان دەدا ئەمن چەندەم ئەو وەرزشە چەند جوانە ئەمە زۆربەی کات کە قسان لەگەڵ دەکەم لە شوێنی ئیشەکەم هەتا پێشەکە لە مەکتەب بووم لەگەڵ منداڵان لەگەڵ دایکی منداڵان بووم شەرح دەکردن هۆی هەموو شتێک بە پێناسەدانە ئەمن پێناسەی ئەو شتەی دەدەم و پێناسەی لە ڕوانگەیەکی جوان بەڵام دروست پێناسەی ئەو شتەی دەدەم کە یەکەم شت چەند ئەو مناڵەت مرتەحە خۆی ئەمە ریاضە تا ریاضەمان هەیە هندێک ریاضە هەیە ڕاکردن مثالان ڕاکردن بێحەد هیلاکت دەکا بێحەد ماندوود دەکا ساحە و مەیدان نەفسی شت ئەوانە ریاضەیەکن کە بێتاقەتت دەکەن بەڵام ئەو دەگەرێتەوە سەرەوەی کە تو چەندەت حەز لێیە چەندە هەوڵی بۆ دەدەی بەڵام مەلەوانی یەکێک لەوانەیە کە مرەفەحی تێیدا زۆر گەشی یعنی یەکەم هاوڕێتی توێ لەگەڵ ئاوەکە برادەرایەتی تویەوە ئەوەی کە تو ئەو ئەحساسەی لە سەر زەوی هەست پێ ناکەی ئەو ئەحساسەی کە لە نێو ئاوە تو لە بینی حەرز و زەوی و ئاسمانی و تو دەتوانی ڕاوەستی وەکو ئەوی کە بۆ یەکەم جار چوبیە مانگ چوبیە دەرەوەی جەوی باشەوی ئەم ئەحساسە خۆشەی باسیەکەی کە ئەهوات لێکردین هەمومان حەزمان لێ بێ لە تەمەنی چەنەوە بۆ منداڵەکان پێویست دەکات لە کێو ئەتوانین ئەبینین لە زۆر ڤیددیۆ لە گرتەکانە منداڵ هەر لە دایکە بە هەڵیێنە ئاوەکۆڵن لە بەرەوەی کە منداڵ لە سکی دایکە مەلەوانێکی باشە بخۆی مەلەوانە کەواتە ئێمە جورئەتمان هەبێ دایکان جورئەتیان هەبێ منداڵەکان لە چ تەمەنێکەوە بخەنە ئاوە ئەگەر دەڵی منداڵ ینی گەشە لە منداڵ ئەنی منداڵ هۆکاری هەموو شتێکیە لە گچکەیڕە بیدەیە دەستی تەبعەن دەگاتە شوێنێکی و من بە هەموو دایکان لێرە ڕا لەو کامەرایی دەڵێم ڕاضەی بکەنە وەکو نان خواردن بۆ منداڵەکانیان وەکو ئاو خواردن نەتەبلێت وەکو ئاو خواردن و نان خواردن فێریان بکەن فێرکردن زۆر ڕاحەتە باوەڕکە ینی ئەسڵەن سەخت نییە منداڵێکی کە تو بۆ خۆت هێناوتە سەر گۆی زەوی دەتوانی ڕایبێنی چۆن ڕاتهێناوە لەسەر نان خواردنێ چۆن ڕاتهێناوە لەسەر ئاو خواردنێ چۆن ڕاتهێناوە لەسەرەوەی کە دانیشێت فڵام بکات ڕاضەش نەفسی شتە لێرە بۆ ریاضەی هەندێک ریاضە هەنە زۆر قورسن کە وەبزەم تەورێکی زۆر ئەگەر بم هەیە باسی کەم زۆر قورسن بۆ منداڵ ئەگینا شتێک وەک مەلەوانی شتێک وەک ژیمناستیک شتێک وەک ساحە و مەیدان ئەوانە بەڕاستی تەمەنی ناناسێت خاستن مەلەوانی کە دەڵێن منداڵ پێی هەڵ نەگرتووە منداڵ نازانە قسام بکە بەڕای من یەکەش هەموو ئەوانە توانێت فێری مەلەوانی یەک شت هەیە ژەخەن من بێنم منداڵێکی تەمەن نۆمانگم بدەیە ئەمە دەڵێن نۆمانگ چون خۆی گرتووە ملی گرتووە شل نییە جوان کەڵێ و دەدەستی دەتوانی بیگرێ بیهاوێ ناو ئاوێ بەبەوەی کە خۆ تەبعەن ئەوە هیچ گوێیەکی لە من ناگرێت هیچ قسەیەکی لە من وەرناگرێ بیهاوێ ناو ئاوێ لەگەڵی بە ئۆتۆماتیکی بە فیزیکی بەدەنی بۆ سروشتەی بۆ خۆی گەورە بۆ لە ناو ورگی دایکی بەبێەوەی کە ئاوێ بخواتەوە دەسوڕێتەوە هەناسەش وەردەگرێ پێیەکانی خردەکاتەوە ئەمە بە شێوازێکی سروشتیانە شێوازێکە کە خۆی لە زگی دایک کردوویەتی زۆر جار دایکانی ئێمە باوکان هەمویان خەمی ئەوەیانە کە کاتێک هەواڵی مەرگە ساتێکە بیستن خنکانەکان زۆرە لە دەریاچە و ڕووبارەکان لەبەرەوە یەکسەر سڵەکەنەوە ئەترسن لەوەی کە منداڵەکان بخەنە ناو ئاوەجە ئەگەر ئی مەسبەحیش بێت ئەمە هۆکاری چیەکە لە ماوەی ڕابردووە بینیومانە چەندین هەواڵی مردن هەبووە لە ناو مەسبەحی شا هەبووە هۆکاری ئەوم ئەگەر بە کورتی پێ بڵێ وە لە هەفتەی داهاتووش چەندین حاڵەتی مردن هەبووە هەفتەی ڕابردوو کە لە ناو ڕووبار و یاخود دەریاچەکانە مردن هەبووە
ئەمە هو ئەوەیە کە بە شێوە ئەزێکی ناتەندروست یان جیاوازی هەیە مەلەکردن لە ناو ئەو شوێنە کراوانە لە ناو مەزبەحیشە گەر بە کورتی وەڵامی هەمویانم بیتەوە سپاس دەکەم. هەژەخان ئەمە نەگەر خبرێکی و هەواڵێکی ئاوام گوێ لێ دەبێ هەوڵ دەدەم شتەکەی فێر بم بۆی کە ئەمن تووشی و کارە ساتەی نەبم. ینی من پێم سەیرە کە تو هەواڵێکی وەختێک دەبینی نەفرێک لە ڕووباری خنکاوە منداڵی خۆم دەژوورێدا ڕناگرم. منداڵی خۆم دەنێرم فێر بێت بۆی کە سپێ ڕۆژە ئەمن تووشی و کارە ساتەی نەبم. بزەبێت ئەوە یەکەم شت کە لەسەر ئەو شتێ وم پێم سێرە ئەگەر ئەوانە هەواڵی مردنی نەفرێکیان گوێ لێ دەبێت یا بەداخەوە چەند ناڕەحەتم بۆ هەواڵانە بەڵام ئەگەر گوێم لێ دەبێت منداڵی خۆم بگرم دەماڵێدا و دەژورێدا ڕاگرم نەچێ ناو ئاوی پێ داوێنێ بۆچی فێری کە بۆی کە سپەی ڕۆژێ ئەو بتوانێت قوتار کە گیانی نەفرێکی ئەگەر نەیزانی هەل لەو ڕوانگەیەوە چاوی لەکە مەلەوانی لە ڕووبار هەر زۆ حەسمان لەگەڵ ئەمەز بە فەرقی هەیە یعنی زۆر جیاوازیە ڕووبار ئاوێکە دەڕوا و ئەتوو بەبێەوەی کە دەست و پێ لێ دەی دەتبا بە پێوی کە دەست و پێ لێ دەی ئەمن هەمیشە دەڵم کاکە یعنی لە مەزبەح دیوارت هەیە لە ڕووبار هیچ شتێک ئەزانم چەند مەترە بزەبێت ئەوە هیچ شوێنەکە لۆکیشن بۆ تو دیارە و تو پێناسی و لۆکیشنە چەندین جار هاتووی دیتوتە بۆ پشودانێ دیوارت هەیە لەو بەر لەو بەر پشووی دەدەیەوە فڕەکی لێ دەدەی دەست بە دیواری دەگری و ڕات دەگرێ کاکە لە ڕووباری ئەو پشودانە نییە و تو بزانە چەندەت لیاقە هەیە بزانە تاکوێ دەڕۆی قەولوانیە جەنابەت ئەمن دەفعکەی بڵێ بڕۆ بزانم چەندە دەتوانی بڕۆی و لە ناوەندی ڕێ دەپسەی مەلەوانی دەتپسێنێ بزەبێت مەلەوانی قاچکان نییە تەحملکەی خێنەکەی ڕاگری مەلەوانی نەفەسا نەهات کاکە هیچ شتێکی لەگەڵ ناکرێت یعنی زۆرم پێسەیرا من لە دەرەوە دامبینم لە سەیرانگە لە هەموو شوێنێک دەفعی یەکتر دەکەن بڕۆ بزانم دەتوانی ئەوەندەیت کۆرە چۆن ئەوەی بە یەکێکی دەڵێ خر چۆن یعنی چۆن دەوێری ئەمن بە سەدان جار پێشم گرتوونە و نەمهێشتونە کاکە بۆ وا دەکەی یعنی چوزانی تاقی ئەو نەفەری چەندەیە هەڵبەت من زۆر پێم خۆشە کە تۆ ئەم هۆشداریە بەخشی کە تکایە مچنە ناو ڕووبار ئەگەر زۆر شارەزانە بن تەواوی یاخود بڵین بابەتەکەمان زۆر پێویستی بەوەیە زیاتر قسەی لەسەر بکەین بەبەتەوە ئەرکی ئێوەی ڕاهێنەرانە سپاس ئێمە خۆشحاڵ بین کە لێرەوە بەشێک لەو زانیاریانەت گەیان دەرفەتی بەرنامەکارە ئەوەندە بوو من سپاسی تۆ کەم زۆر خۆشحاڵ بووم میوانی پرۆگرام زۆر سپاس زۆر سپاس بۆ پرۆگرامەکانەکەم سەرچاو بڵێ با کۆتایی هاتنم لەگەڵ قسەکانم لەگەڵ خاتووکانی و محەممەد وەکو ڕاهێنەری مەلەوانی لەگەڵمان بوو کۆتایی هەنم بە بڕگە بابەتەکانی ئەمڕۆی بەیانی 24 بۆ هیوایم تاوای ڕۆژەکە بە وزەیەکی باشەوە بەڕێ بکەن و هەمیشە تەندروست باش بن ماڵەوە.